یەک نمونی ئەخیرتان بۆ ژێڕمەوە کە بە چاوی خۆم بینیومە. جارێکیان لە 27 ڕەجەبە چوون بۆ منتەقەی زاهیدان لەگەڵ کۆمەڵێ مامۆستای بەڕێزی کوردستانی ئەم دی و ئەو دیوە. منتەقەی زاهیدان شوێنێکە کەوتۆتە بینی سەر بە ئێرانە طەبعاً، منتەقەیەکی سونیە کەوتۆتە بینی ئێران و پاکستان و ئەفغانستانەوە. سێگوچکەیەکی دەوڵەمەنە لەبەرەوەی کە شوێنی تیجارەتی ئەو سێ وڵاتەیە. کاتی خۆی کە ئەنگلیز هات قیتاری بۆ برد. ئەم منتەقەیە کاتی خۆی ئاوێکی لەسەر بووە، بەس ئەو ئاوەی تیا بووە. کاروانیەکان بە ناچاری چوونەتە سەر ئاوەکە بۆ ئەوەی کە خۆیان فێنکەنە و ئاوی تەواو لەگەڵ خۆیان ئابرن و ئیسراحەتێک وچانێکی لێبن. دزەکانی شوونەتە سەر ڕێکانیەکە و دانیشتون ئاوا بۆیان خۆیان هیلاک نەکردو، چکۆ زانیوانە حەچی کاروانی بێ بە ئیجباریە بەس ئەم کانیا تێپەڕێ. بۆیان دانیشتون حتا کاروانەکە هاتووە، کاروانەکە هاتووە ڕوتیان کردوونەتەوە. بۆیە کانیەکەیان ناوە دز ئاباد، دز ئاب، ناویان ناوە کانی زان. دوایی وردە وردە کانیەکە گەورە ئەبێ و ماڵ و خانوشتی لێ ئەکرێتەوە، ناوێنێن دز ئاباد، یعنی ئاوایی دزەکان. ئەم شارە ئاوا گەورە ئەبێ و ئاوا پێ ئەگا. ڕۆژێکیان مامۆستایەکی بەڕێزێک و ئەم مامۆستا ئەمامە پاکانی مامۆستا ئەکبەر و مامۆستا سەلاحەدینی ڕێیتی ئەکەوێ پیاوێکە ناوی مەولانایە. ئەڵێ کاکارێ ئەم منتەقەیە ناوی چییە؟ ئەڵێ وەڵای ناوی دز ئابادە. ڕێم کەوتۆتە چووە؟ ڕێم کەوتۆتە شاری دزان. وەرە هەر خۆی شارێ ناوی شاری دزان بێتر بێت چی تەوەقوع لێ بکەیت. بە خێزانەکەی ئەڵێ وەرە ژنەکە بەخوا ڕێمان کەوتۆتە شوێنێکی زۆر خراپ. یەک تەکلیفم هەیە، حجرەیە دروست دەکەین وەکو مزگەوت، جوورێکی چوار گۆشە. من 4 فەقێ ڕائەگرم دەست بە مناڵەکان ئەڵێ تۆ ژنانمان بۆ دروستکە، بزانین خوای گەورە چیەکە. لەم 4 دیوار و لەم ژوورەوە، لەم حجرەیەوە، لەم مزگەوتەوە قەسەم بەخوا ئەو ساڵەی کە من چووم ئەوانەی تەخەڕوجیانە کرد کە کوردی تیا بوو 14 دانە کەس نەک قورئانیان لەبەر بوو، بوخاری و موسلیمیشیان لەبەر بوو. هەموو ساڵێکیش لە 27 ڕەجەبە ئەمە دووبارە ئەبەوە 1.4 ملیۆن کەس لەو احتفالیە بەشداریە کرد ساڵانە. واللهی دڵێکم لێوێ خۆش بووە، مەکە لە مەکە و مەدینە خۆش بوو بێ. لەسەر ئەو 4 دەرگایە، لەسەر ئەو حجرەیە جامعەیەکیان بنیاد نابوو کە هەر داخلەکەی لە خۆیان بوو، مزگەوتەکە لە خۆیان بوو. ئەو نە گەورە بوو ئەبوایە بە سیارە هاتوو شەوتیا بکردایە. تەسەورم نەئەکرد شوێنێک هەبێ لە ئێرانە ئەو نە قەڵەباڵغی لەسەر بێ و ئەو نە ئەهلی سونەی تیا بێ و ئەو نە عالمی تیا بێ. بێنە بەرچاوی خۆت. ئەوەی لە هەمووی خۆشتر بوو ئەوە بوو کە ئەو مناڵانەیان ئەو گەنجانیان عینەن پەپولە بە دەوری مزگەوتە. ئەچوویتە بازار کەسی تیا نەبوو، ئەچوویتە مزگەوت ئەبوایە سیارە بە هۆڕن دەرچوایە بۆ ئەوەی کە خەڵک ڕێی کاتەوە، گەنج ڕێی کاتەوە. لە هیچ شوێنێکی تر نەمبینیوە ئەو ئیلتیزامەی گەنج و مناڵ بە دینەوە، بە بەرەکەتی پیاوێ، بە بەرەکەتی مزگەوتێک.